ئەو دوازدەخەوە هەر کەسێک لە کوڕ و کچان ببینێت بە ئیزنی خوای پەروەردگار وەکو موژدەیەک وایە بۆ نزیک بوونەوەی پرۆسەی هاوسەرگیری و ئەنجامدانی هاوسەرگیری. بەناوی خوای بەخشەندە و میهرەبان. ئازیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. 12 جۆر خەو هەیە بۆ سینگڵەکان، بۆ کوڕ و کچی گەنج، ئەوانەی کە شویان نەکردووە و ژنیان نەهێناوە. ئەو 12 جۆر خەوە نیشانە و هێمای زەواج و نزیک بوونەوەی زەواج و پرۆسەی هاوسەرگیریە. بەر لەوەی کە دەست پێ بکەین، ئەگەر تا ئێستا یوتیوبەکەمانت سەبسکرایب نەکردووە، سەبسکرایبی یوتیوبەکەمان بکە بۆ ئەوەی ڕۆژانە هەر ڤیدیۆیەکمان بڵاو کردەوە بە ئاسانی بەدەستی تۆ بگات. لایک و کۆمنتیشت بیر نەچێت بۆ ئەوەی بگاتە زۆرترین خەڵکو، تۆش بە ئیزنی خوای پەروەردگار لەو خێرەدا بەشدار دەبێت. ئەو 12 جۆر خەوەی کە باسییان دەکەین هێما و نیشانەن بۆ کوڕ و کچی گەنج، بۆ پرۆسەی هاوسەرگیری و نزیک بوونەوەی پرۆسەی هاوسەرگیری. وەکو موژدەیەک ئەو کەسەی کە ئەو خەوەی بینی، موژدەیەکە بۆ ئەوەی کە ئەو کەسە لە قۆناغێکی نوێ و لە پرۆسەی هاوسەرگیری و ئەنجامدانی هاوسەرگیری بە ئیزنی خوای گەورە ئەو کەسە نزیک بۆتەوە. یەکەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای پرۆسەی هاوسەرگیریە بۆ کوڕ و کچی گەنج، بریتیە لە پۆشین و لەبەرکردنی بەرگ و پۆشاکێکی نوێ و جوان و تازە بۆ کوڕ و کچی گەنج. هەڵبەت ڕەنگی سپی زیاتر بۆ پیاوان و ڕەنگی سپی و سوور و پەمەیی بۆ ئافرەتان. ئەگەر کەسێک وایزانی ئەو بەرگەی پۆشی کە بەرگێکی نوێ و جوان و ڕێک و پێکە بۆ کوڕ و کچی گەنج، نیشانە و هێمای نزیک بوونەوەی زەواج و ئەنجامدانی پرۆسەی زەواجە بە ئیزنی خوای پەروەردگار. دووەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕ و کچی گەنج، بریتیە لەوە کە ئەو کەسە لە خەودا ببینێ بچێتە خانوویەکی نوێ و تازەوە، یاخود لە خانوویەکەوە بگوازێتەوە بۆ خانوویەکی دیکە، بەتایبەت ئەگەر خانووەکە جوان و ڕێک و پێک بێ و خانووەکەی بەدڵ بێ، بە ئیزنی خوای گەورە بۆ کوڕ و کچی گەنج ئەو خەوە هێما و نیشانەی ئەنجامدانی زەواج و نزیک بوونەوەی زەواجە. ئەگەر خانووەکەش چەندە خۆشتر و پێی ئاسوودەتر بێت، زەواجەکە باشترە و بە ئیزنی خوای گەورە سەرکەوتوتر دەبێت و زەواجێک دەبێت بۆ کوڕ و کچی گەنج، بەدڵی خۆیان دەبێ و بە ئیزنی خوای گەورە بەختەوەر دەبن. سێم لەو خەوانەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕ و کچی گەنج، بریتیە لە گوستیلە و ملوانکەی زێڕ بۆ ئافرەتان و هەروەها بازنی زێڕ بۆ ئافرەتان و هەروەها گوستیلەی زیو بۆ پیاوان واتە بۆ کوڕان. ئەگەر کەسێک لە خەویدا کوڕ و کچی گەنج وای زانی، کچێک وای زانی کە بازنی لەدەست کردووە، پێی جوان و ڕێک و پێکە، یاخود ملوانکەیەکی زێڕی لەبەر کردووە، یاخود زێڕی پۆشیوە، یاخود زێڕ ببینێت، یاخود گوستی لەو ئاڵقەی زێر لەدەستکات، ئەو خەوە بە ئیزنی خوای پەروەردگار نیشانە و هێمای ئەنجامدانی زەواج و پرۆسەی زەواجە. چوارەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕ و کچی گەنج، بە تایبەتی بۆ کچان، بریتیە لە پۆشینی جلی بووکێنی، بە تایبەتی ئەگەر جلێکی جوان بێت، سپی بێت، پەمەیی بێت، سوور بێت. ئەگەر کچان بە تایبەتی لە خەودا وا بزانن کە جلی بووکێنی لەبەر دەکەن، ئەو خەوەش نیشانە و هێمای ئەنجامدانی زەواج و هەڵبەت نزیک بوونەوەی پرۆسەی زەواجە. پێنجەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕ و کچی گەنج، بریتیە لەوە کە ئەو کەسە لە خەودا ببینێت قژ و پرچێکی جوان و ڕێک و پێکی هەیە، یاخود شانەی دەکات، یاخود قژ و پرچی زۆر جوان و ڕێک و پێکە لە خەودا ببینێت، شکر بێت، چکج بێت، بە تایبەتی کچان کە زیاتر ئەو خەوە دەبینن، ئەو خەوەش نیشانە و هێمای نزیک بوونەوەی زەواج و پرۆسەی زەواجە بە ئیزنی خوای پەروەردگار. شەشەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای پرۆسەی زەواج و نزیک بوونەوەی زەواجە بۆ کوڕ و کچی گەنج، بریتیە لەوەی کە لە خەودا مانگ و ڕۆژ ببینن بە درەوشاوی و ڕووناکی و جوان و ڕێک و پێکی، یاخود لە ناکاو ببینێ ڕۆژ دەردەکەوێت ڕووناک دادێت، یاخود مانگ ببینێ کە زۆر ڕووناک و جوانە و دەردەکەوێت بە ڕووناک و جوانی، ئەو خۆش بە ئیزنی خوای پەروەردگار بۆ کوڕ و کچی گەنج هێما و نیشانەی نزیک بوونەوەی زەواج و ئەنجامدانی پرۆسەی زەواجە. حوتەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای زەواج و نزیک بوونەوەی زەواجە بۆ کوڕ و کچی گەنج، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێ دەچێتە ژوورێکی تازە، ژوورێکی نوێ، ژوورێکی جوان و خانوویەکی جوان دەچێتە ناوی، یان دەچێتە ناو ژوورێکی جوان و درەوشاوە، ئەو خەوەش بە ئیزنی خوای گەورە نیشانە و هێمایە بۆ کوڕ و کچی گەنج بۆ ئەنجامدانی پرۆسەی زەواج و نزیک بوونەوەی پرۆسەی زەواج. هەشتەم لەو جۆرە خەوانەی کە بۆ کوڕ و کچی گەنج نیشانەی زەواج و نزیک بوونەوەی زەواجە، بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێت دەچێتە ژوورێکی نوێ و دەرگایەک بە کلیلێک دەکاتەوە، یاخود ئەو کەسە لە خەویدا کلیلێکی پێ بدەن، بڵێن بڕۆ بۆ ئەو خانوو بۆ ئەو ژوورە دەرگاکەی بکاتەوە،
بە کلیلێک ئەو خۆش بە ئیزنی خوای پەروەردگار نیشانە و هێمای نزیک بوونەوەی زەواج و ئەنجامدانی پرۆسەی زەواجە بۆ کوڕکچی گەنج. نۆیەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای پرۆسەی هاوسەرگیری و زەواجە بۆ کوڕکچی گەنج بریتیە لە کڕینی خانوویەکی نوێ و جوان و تازە یاخود سایرەیەکی نوێ و تازە ئەو کەسە لە خەودا بکڕێت لێ بخڕێت بە جوانی یاخود خانوویەکی نوێ بکڕێ پێی جوان بێ بچێتە ناوی ئەو خۆش بە ئیزنی خوای پەروەردگار نیشانە و هێمای نزیک بوونەوەی زەواج و ئەنجامدانی زەواجە بۆ کوڕکچی گەنج. دەیەم لەو خەوەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕکچی گەنج بریتیە لەوەی کە ئەو کەسە لە خەودا ببینێت بارانێکی نەرم و جوان و ڕێک و پێک دەبینێت بە تایبەتی جا ئەوانەی کە دوعایان کردەوە ئەوانەی کە هیوایەت و ئاواتیان زۆرن بەرنامە و پلانیان هەیە ئەو خەوە نیشانە و هێمای هاتنەدی ئاوات و نیشانەی ئەنجامدان و نزیک بوونەوەی پرۆسەی هاوسەرگیریە بۆ کوڕکچی گەنج بە ئیزنی خوای پەروەردگار. یازدەهەم لەو خەوانەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕکچی گەنج بریتیە لە خواردن و بینینی هەنگوین و خورما لە خەوێدا بە تایبەتی ئەگەر هەنگوینێکی جوان بێت خورمایەکی پاک و خاوێن و جوان و خۆش بێت ئەو کەسە لە خەویدا چ بیخوات واروەها چ بیبینێت بۆ کوڕکچی گەنج نیشانە و هێمای نزیک بوونەوەی زەواج و هەروەها ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیریە بە ئیزنی خوای پەروەردگار. دوازدەهەم لەو جۆرە خەوانەی کە نیشانە و هێمای زەواجە بۆ کوڕکچی گەنج بریتیە لەوەی کە ئەو کوڕکچە گەنجە لە خەویاندا ببینن بچنە ناو باغ و باغاتێک سەوزاییەک بچنە ناو گوڵ و گوڵزارێکی جوان و ڕێک و پێک سەوزاییەکی جوان باغێکی جوان ئەگەر بینیان لە ناو باغێکدان لە ناو سەوزاییدان خۆیان لەوێ بینیەوە یاخود لە خەودا باغ و سەوزای و گوڵ و گوڵزاری جوانیان بینی بە ئیزنی خوای پەروەردگار ئەو خۆش بۆ کوڕکچی گەنج نیشانە و هێمای نزیک بوونەوەی زەواج و ئەنجامدانی پرۆسەی هاوسەرگیریە. ئەو دوازدە خەوە هەر کەسێک لە کوڕکچان ببینێت بە ئیزنی خوای پەروەردگار وەکو موژدەیەک وایە بۆ نزیک بوونەوەی پرۆسەی هاوسەرگیری و ئەنجامدانی هاوسەرگیری خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی خێر بێنێتە ڕێگای هەمومان و سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکات. ئەگەر خەوێکی خۆشتان بینی دڵتان پێی خۆش بێ موژدەیەکە لەلایەن خوای پەروەردگارە وەکو پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم ئەگەر خەوێکی ناخۆشیشتان بینی پەنا بگرن بە خوای پەروەردگار ئەوە لە شەیطانەوەیە و هیچ مەترسن پشت بە خوای گەورە ببەستە کاتێکیش کە خەوتی پێش ئەوەی کە بخەوی زیکرەکان بخوێنە زیکرەکانی ئێواران و بەیانیان بخوێنە بە ئیزنی خوای پەروەردگار لە خەوی ناخۆش ڕزگارت دەبێت. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.